میوانەکەم بەڕێز حەیدەر قوڕیشی ئەنجامی تیمی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە لە ئاسایشی نیشتیمانی لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز حەیدەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بپرسم هۆکارەکانی بڵاوبوونەوە و زیادبوونی ڕێژەی بازرگانی کردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە عێراق بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ سەبارەت بە مادە هۆشبەرەکان و بەگشتی زۆربوونیان لە عێراقدا هۆکارەکەی ئەوەیە کە حکوومەتەکانی ڕابردوو ئاوەڕیان لەم بابەتە نەدەدایەوە و زۆرێک لە پشتگوێ خستن هەبوو بەڕاستی ئەمە بووە هۆکاری ئەوەی کە وەردەوە دە ڕێژەی بەکارهێنان و بڵاوبوونەوە بازرگانی زیاد ببێت. بەڵام لەو 2 ساڵەی کۆتاییدا ئێمە هەوڵێکی باشی هێز ئەمنیەکانمان بینیوە، هەوڵەکان سڕ کراونەتەوە، ئۆپەراسیۆنەکان هەڵمەتەکان بۆ ئەوەی بازرگانانی مادە هۆشبەرەکان گەمارۆ بدەن. باشە ئێستا ئەو ڕێژێ لە چه ئاستێکدایە هەم بەکارهێنانی مادەی هۆشبەر هەم بازرگانی کردن بە مادەی هۆشبەر؟ ئایا ئامارێکی دروستان لە بەردەستە؟ سەبارەت بە ئامارەکان بەڕاستی ئەو ئامارانە لەلایەن وەزارەتی ناوخۆوە بڵاو دەکرێنەوە ئەوەی دەستی بەسەردا گیراوە لە نیوەی یەکەمی ساڵی 2024 تاکو ئێستا زیاتر لە 6,000 بازرگان دەستگیر کراون و بەکارهێنانیش بە دڵنیاییەوە بازرگان هەن و بەرهەمێکی زۆریش هەیە. خەڵکێک هەیە بەکاری دێنێ، خەڵکێک بازرگانی پێدەکات و خەڵکێکیش بەکاری دەهێنێ. باشە حکوومەت پلانێکی گشتگیری بۆ ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانی کردن پێوەی هەیە، پلانێکی نیشتیمانی هەیە لە عێراق بۆم بابەتە؟ بەڵێ ئێستا پلانێکی نیشتیمانی هەیە جگە لە یاسای هەڵبژار یاخود یاسای مادە هۆشبەرەکان ژمارە 50 وەزارەتی لە ڕاوشکاری یاسایشی نیشتیمانی استراتیژەتێک دانراوە. ئەو استراتیژە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانە لە ساڵی 2024 بۆ ساڵی 2028 کاتە ئەم استراتیژیە بۆ 4 ساڵە و کارکردن دەستی پێکردو. باشە توانراوە ڕێژەکە کەم بکرێتەوە؟ ئایا هیچ ئەو پلانانی کەوتوتانە وەکو خۆی جێبەجێ کراوە؟ بەدڵنیاییەوە بەشێک لە پلانەکان جێبەجێ کراون. ئێستا وردە دەبینین کە چۆن بە شێوەیەکی ڕۆژانە باندەکان دەستگیر دەکرێن. ئەمڕۆ 4 بازرگانی مادە هۆشبەرەکان لە بەغدا دەستگیر کراون. 2 ڕۆژ پێش ئێستا لە دادگای کێرخ بە گوێرەی مادەی 17 یاسای ژمارە 50 مادە هۆشبەرەکان 2 تاوانبار یاخود 2 بازرگانی مادە هۆشبەرەکان لە 3 دارە دراون و حکمی با بڵێن هەتایش بۆ 2 کەسی دیکە دەرکراوە بە گوێرەی هەمان یاسا. دەستگیرکردنی خەڵک بەردەوامە. ئێمە ڕۆژێکمان نییە با بڵێن کۆمەڵێک دەستگیر نەکرێن کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکەن. باشە سەرچاوەکانی هێنانی مادەی هۆشبەر بۆ عێراق زیاتر کوێیە؟ توانراوە ئەو سەرچاوانە ئەو خاڵە سنووریانە کۆنتڕۆڵ بکرێت لە وڵاتانی دەوروبەرە لە ناوخۆ بەرهەم دەهێنرێت؟ سەبارەت بە سەرچاوەکان بە قاچاق بردن یاخود دروستتر بڵێن لە عێراق ئێمە چاندنمان نییە، دروستکردنیشمان نییە. ئێستا بڵێن هەوڵ هەبووە ڕاستیەکەی بۆ دروستکردنی مادە هۆشبەرەی عێراق، بەڵام دەستگیر کراون. ئەوەی دەمێنێتەوە لە کوێ بۆمان دێت بە شێرە زۆری بە قاچاق دێتە نێو عێراق. ئەویش لە دەواازە فەرمیەکانە، دەواژە سنووریەکان و لە بەشێکی هێڵی سنووری. وەکو دەزانێمە لە سنووری ڕۆژهەڵات لەگەڵ وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانی دراوسێ ئێمە سنوورێکی دوور و درێژمان هەیە لەمسەر بۆ ئەو سەری عێراقە. ئێمە لەگەڵ تورکیاش بە هەمان شێوە زیاتر لە 600 کیلۆمەتر سنوورمان هەیە. لە سووریاش لەگەڵ ئەنبار زیاتر لە 800 کیلۆمەتر سنوورمان هەیە. لە ماوەی ڕابردوودا توانراوە کە سنووری خۆرئاوا کۆنتڕۆڵ بکرێت. لەوێ خەندەق ڕێدراوە، کامێرای گەرمی دانراوە و جگە لەوەش بۆ ڕێگریکردن لە
دیوی خۆراوە و ڕێکاری پێویست گیراوەتە بربەتایبەتی لە بەقاچاغبردننی کەپتاگۆن کە لە سووریا و لوبنانەوە بۆمان دەهاتن دەمێنێتەوە دیوی ڕۆژەڵاتی عراق سنووری ڕۆژەڵاتە بەڕاستی تاکو ئێستا شتەکان بە ئاراستەیەکن کە کاریان لەسەر دەکرێت و لە هەوڵی کۆنتترۆلکردنی سنووردان و چ بۆ دەواازە سنووریەکان چ بۆ ئەوانەی کە بابرێن سنووریشن و دەواازەیەکی یاسایی نین باش ئالنگاریەکانی بەردەم ئەم بابەتە چییە بۆچی نەتوانراوەکو پێویست کۆنتترۆل لەسەر سنوورەکان بکات حکوومەتی عراق کۆنتترۆلکردنی دەواازە سنووریەکان دەتوانم بڵێم ئەوانەی کە فەرمین لە ڕێگەی تەکنۆلۆژیایەکی سەردەمیانە و ئامێری پشکنینی مادەهۆشبەرەکان کۆنتترۆل کراوە بەڵام بەداخەوە بەشی هەرە زۆری دەواازە سنوورەکانمان ئامێری ئاشکراکردنی مادەی هۆشبەر یاخۆ پشکنینی مادەی هۆشبەری تێدانیە بۆیە سەختە بۆ فەرمانبەرانی گومرێک کە بتوانن ئەو مادە هۆشبەرانە بدۆزنەوە مەگەر بە هەوڵێکی هەواڵگیری نەبێت بوونی هەوڵی هەواڵگیری زۆر گرنگە لەمڕۆوە باشە دەگوترێت کە عراق بۆتە ترانزیتێک بۆ مادە هۆشبەرەکان ئایا ئێستا شەر لەم ئاستەدایە یاتوانراوە ڕوبەڕووی ئەم بابەتە ببێتەوە لە عراق تاکو ئێستا ئەوەی لە بەردەمی ئێمەدا عراق با بڵێن ناوچەی ترانزیت و گواستنەوەیە و تاکو ئێستا شەشتە بەردەوامە مادەهۆشبەرەکان دەهێنێن عراق و لە نێو عراقشەوە دەردەچن لە هەموو با بڵێن لە سنوورمان لەگەڵ تورکیا لە دیوەکانی دیکە و بەشێکی دیکەشی بەکار دەهێنرێت بۆی عراق بەکارهێنەر و گوێزەرەوەش بەڵێ بەڕێز حەیدەر قوڕیشی ئەنجامی تیمی بەرەنگاربوونەوەی مادەهۆشبەرەکان لە ئاسایشی نیشتیمانی عراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ مامبووی